سڵاوتان لەبێ. ئەندامێکی پارلەمانی عێراق ڕاگەیاند کورد و دەوڵەتی یاسا لە دانیشتنی لیژنەی یاسای پارلەمانی عێراق خشانەوە بۆی ناکۆکی لەسەر یاسای هەڵبژاردنەکان. لەتیف مستەفا سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پارلەمانی عێراق بە ماڵپەڕێنارتی ڕاگەیاند ئەمڕۆ لیژنەی یاسایی پارلەمان بە سەرۆکایەتی حوسام نجەفی دەستی کردووە بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک بۆ چاوچۆکردنی یاسای هەڵبژاردنەکان. پارلەمانتارێکی سەربەلیستی هاوپەیمانی کوردستانی بە دووری زانی لە دانیشتنی ئەمڕۆی پارلەمانی عێراقدا یاسای هەڵبژاردنەکانی پارلەمان پەسەند بکرێت. هۆشداریشیدا لە تێپەڕاندنی یاساکە بەبێ ڕەزامەندی هاوپەیمانی کوردستانی. لە لێدوانێکیدا بە ماڵپەڕی مەداپرێز محمود عوسمان تاکیدی کردەوە پاراوێزخستنی کورد کاردانەوەی خراپی لەسەر پرۆسەی سیاسیە بێت چونکە دووەم پێکهاتەیە لە عێراقدا. ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە ئەسەر بە ڕێکخراوی قاعیدەیە لە بەیاننامەیەکدا بەرپرسیارەتی خۆی لە ئەنجامدانی تەقینەوە خۆکوژیەکانی بەردەم بەڕێوەبەرەتی یاسایی شێولێ ڕاگەیاند. لە بەیاننامەکدا ڕێکخراوەکە هۆکاری تەقینەوەکانی گەڕاندەوە بەوە ڕەشانەی کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە چەکدارەکانیان لە شامی کردبوو لەگەڵ ئاشکراکردنی خواستەکانی بۆ یارمەتیدانی شەڕبانەکانی یەپەگا کە لە ناوچە سووریەکانی شارەکانی دێرزور و حەزەکە و ڕەقەب حەڵەب دژ بە چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی دەجەنگن. پێشنیوەڕۆی ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی کۆبوونەوە. ئازاد جودیانی وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت بابەتەکانی پێوەست بە هەڵبژاردن و قۆناغی دوای هەڵبژاردن چاوتوێ دەکەن. ئازاد جودیانی بە ماڵپەڕی پیوکەی میدیای زمانحاڵی فەرمی حزبەکەی ڕاگەیاندووە لە کۆبوونەوەکەدا بابەتەکانی پێوەست بە هەڵبژاردن و قۆناغی دوای هەڵبژاردن چاوتوێ دەکرێت. سەرلەبانی ئەمڕۆ لە کاتی کارکردندا کرێکارێکی بەڕێگەز عەرەب لە شاری سلێمانی گیانی لەدەستدا. شایەت حاڵانی ڕووداوەکە بە هێناردەیان ڕاگەیاند ئەو کرێکارە بەوەی تەزووی کارەبا و گیانی لەدەستداوە لە کاتێکدا شیشێکی پرۆژەکە بەدەستیەوە بووە بەڵام شیشەکە بەڕێڵی کارەبایی بەردەم پرۆژەکە کەوتووە و کارەبا لە کرێکارەکەی داوە و پێشگەیشتنی بە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەستایشی گوێڕایەڵی و پابەتبوونی ڕژێمی سووریای کرد کە بە خێراییەکی پێوانەی پرۆسەی لە ناوبردنی چەکە کیمیایەکانی لە وڵاتەدا بەڕێوە دەچێت. هەروەها سوپاسی رووسیا کرد کە ڕۆڵی بەرچاوی لەو کارەدا گێڕاوە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەوەشدا کە ئەمڕۆ لەگەڵ سێرگی لاڤرۆڤ هاوتاڕووسەکەی لە ئەندەنووسی ئەنجامدرا جۆنکیری ڕاگەیاند پرۆسەی داماڵینی چەک لە سووریا بە خێرایی و لە ماوەیەکی پەیوەندیدا دەستی کردووە و هەر بۆیە ئەستایشی حکوومەتی سووریا و حکوومەتی مۆسکۆش دەکەن کە لەو بارەیەوە هاوکاریان بووە. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی مسر لە خۆپیشاندان و پێکدانەکانی دوێنێ نێوانێزەکانی یاساییش و لایەنگرانی کۆمەڵی خوان مسلمین لانیکەم 51 کەس کوژران و نزیکەی 423 تریش بریندار بوون. پێکدانەکانیش لە کاتێکدا بوون کە وڵاتیانی ئەو وڵاتە ئاهەنگی گەورەیان بە بۆنەی چلهەمین ساڵیادی سەرکەوتنی سوپای میسر بەسەر ئیسرائیل و ڕێخست بوو. هەروەها زۆربەی قوربانیەکانیش لە شاری قایرە بوون و ئەوانی تریش لە پارێزگاکانی منیا و ئەسکەندەریە و ئیسماعیلیە و سوێز بوون. کورتەیەک راوەڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بن.